سڵاتان لێبێ هاوڕێیان ڕێز و سڵام بۆ هەمووتان، هیوادارم هەموو باش بن، لەش ساغ بن، تەندروست بن. سەبارەت بە زانیاریەکان بۆ مانگی 8 2025 ببورن کە تۆزێت تەخیر بووم، بەڵام ئیشی زۆری تیاکرا بۆیە سەرەتا بە بورجی کاوەڕ دەست پێ یەکەم. ئەم مانگە ئێوە ڕزگارتانە بێ لە کەسانێک لە خۆیان، لە دەسەڵاتیان، لە حکمیان، لە زوڵمەکانیان کە بەسەرتا سەپێنرا بوو. شەرنیە زوڵمی زۆر گەورە بێ، بەسەندێ زوڵم هەیە دڵشکێنێ لەبەر ئێوەی چی خوا یارمەتیتە لەبەروی تۆ شایانی باشترینی. هەنێ لە ئێوە پیاوەکەی لە ژیانتانە ئەم کە پیاوە بورجی ئاگرێ لەوانەیە شێر بێ، ئەم کەسە تۆ لە هەستی ئەو تێ ناگەیت، کەسێکی وازح نییە، ڕوون نییە، عنیدە، کە لە ڕقا، تەسەڕوفات و قسەی باش نییە. یعنی ئەم وای لە تۆ کردووەکو زیندانیەک، تۆ ستۆتە زیندانیەکەوە، تۆ یعنی لەگەڵیشیە لەوانەیە بژی یا خۆشەویست بێ یا هاوسەری بێت، تۆ ناتوانی تێبگەی، یعنی تۆ هەست بۆی هەیە بەڵام ئەو تۆی بەستۆتەوە. ئەم کەسە پلەی بەرزی هەیە، ئیتر لە ئیشا بێ، لە شتێکا بێ، دەوڵەمەندە، کەسێکی قۆزە، سەرنجڕاکێشە. ئەم سیفەتانە ژوای لێ کردووە کە کەسی بەرامبەری کۆنتڕۆڵ کا، بە تایبەتی تۆ کەسایەتێکی زۆر هێزی هەیە، وای لە تۆ کردو هۆگری بیت، بەڵام تۆ زیاتر بورجی کاوەڕ وای بیت لە کەرامەت و کبریایی خۆیە کاتەوە، بیت لە کەسایەتی خۆیە کاتەوە، ناتەوێ تۆ ڕاکەی بە دوایە، یعنی خۆ تۆ لێی ناترسیت، بەس تۆ خۆشتێ بۆیە وە یعنی زیاتر لێ قوبوڵەکەی، بەڵام لە ئەخیرە کەبیرەکەی تۆ ناتەوێت کەسایەتی خۆ لە دەست بیت و ئەتەوێ بگەڕێیتەوە بۆ خۆت و لە دەستی ڕزگارە بێ. هەنێ لە ئێوە مناڵەکانتان ئەگەڕێتەوە بۆ لاتان، بەسەربردنی کاتی خۆشی لەگەڵەبان، کاتێکی خێزانی کۆبوونەوەی خۆش ئەبێت. هەنێ لە ئێوە لە باری سۆزداریە دڵخۆش نین، ئەتەوێت لەم بابەتە دەرچن، یعنی هەز بە نەقسەیەکەن، دایمە لە عاتیفا بورجی کاوەڕ زۆر فەشە لە هێنێ. هەنێ لە ئێوە پرۆژەیەک یعنی یەتە بەردەمتان بە تەمان بیکەن و مەشغوڵی ئەبن، سەرقاڵە بن پێوەی زۆر باشە بێ ئینشەڵڵا. هەنێ لە ئێوە کۆتایی شتێکیە لە ژیانتانە، ئەم کۆتاییە ئەبێ بە سەرکەوتن بۆتان، یعنی بڕیاری کۆتایی ئەیت کە پەیوەندی یا شتێک بەوازی هەنان وازی لێ ئێنی و بەڵام خواشتی باشتر تایاتێ زەرەری تیان ناکەی بەم بڕیارێکە کۆتایی هێنی. هەنێ لە ئێوە نهێنەیەک هەیە تۆ پێی نازانی، هەستیشی پێ نەکردووە، یان ئێوە نهێنیەکتان هەیە، ئیتر لە باتوێتی ئیشا بێ، پارە بێ، شتێکە شارراوەتەوە، پلانی نهێنیشەیە، زۆر جار ئەم شتانە باشیشە. هەنێ لە ئێوە کەسێک هەیە بەنهێنی سەرسامی ئێوەیە، یان تۆ بەنهێنی سەرسامی کەسێکی، ئەو کەسە بورجی سەتڵە. هەندێک لە ئێوە پارە کۆ ئەکەنەوە پلانی بۆ دائەنێن کە سەرف نەکەن، هەستەکەن دەست بگرنەوە، چکو بورجی کاوەڕ لەو کەسانەیە کە نازانێ پارە کۆکردنەوە چێ و دایمە هەرچی لە دەستا بێ سەرفیەکە، بەڵام لەم مانگا پلانی بۆ دائەنێن، لەوانەیە کێشەی ڕابردوو مانگەکانی ڕابردوو وات لێ بکە پارە کۆکەیتەوە. هەنێ لە ئێوە چاوەڕێی پارەیەکن بۆتان بێت کە ژیانتان ئەگۆڕێ، زمانی ژیانتانەکە ئینشەڵڵا ئەبێ. یەکێک لە ئێوە واز لە کەسێک ئەهێنن، ئەو کەسە بورجی هەواییە، ئەو کەسە ساردە، بێسفەتە، سوودی نییە، یعنی نازانی چی ئەکا چی ناکە، هەرچیەکی بۆ بکەی سوپاسی ناکە، پێی نازانێ. هەنێ لە ئێوە ئەبێ هەر هەمووشتان ئەڵێم نەک هەندێ لە ئێوە نهێنی خۆتان پارێزن، لای کەس باسی مەکەن، چونکە بەمە بەهێزە بی، یەکێکە نهێنی دەزانێت نقطەی زۆعف دوای ئەگرێ، بەمە کێشە بۆ دروستە بێ. هەنێ لە ئێوە دزی یا خیانەتان لێ ئەکرێ لە مانگەیە لەلایەن کەسێکەوە زۆر متوانت پێێتی، یعنی زۆر باوەڕی پێیبی، بەڵام دزیەکە و لێکا و ئەڕوا و تۆ شۆک ئەبی، شتەکە کتو پڕە بێ، یعنی مێشکە تەقەبولی ئەم مەوزوعە ناکاڵێ چۆنم کەسەوای کردووە. ئەتر دزی خۆ هەر لە پارە نییە، لە هەموو شتێکایە. ئەگاداری ماوەی داهاتوو بن، پێم وتن دزی یا ئیستیغلالتان نەکەن، چاوتان بکەنەوە، شتەکانتان بشارنەوە، باکە شوێنی ئیشەکانتان، پارەکانتان، نهێنەکانتان، هیچ شتێکتان نەزانێت، شتە گرنگەکانی خۆتان لای خۆتان بشارنەوە. بۆ هاوسەرەکان ئاگاداری ژیانتان بن، با تێک نەچێ، بە تایبەتی لەگەڵ بورجی شێرە، هەوڵ بن لێبوردە بن، زیاتر بۆ ئەوی بەردەوام بن لە ژیانتانە، دوور بنەوە لە کێشە، خۆتان دوور خەونەوە لە کێشە و قسە و باس و کەسانی ڕەش بین، یعنی کە
کەسانێک هەیە ژیانتان تێکەن دوورکەونەوە لیان کەسێ زانی جارێ کێشەوە دروستەکات و دەریکە لە خێزانەکە تا یعنی دوورکێتەوە لە ماڵەکە بۆیە خێزانەکە و بەردەوام بێ. هەندێک کەس لە ئێوە لەوانەیە خانوو بکڕن یان زەوی یا زەویەکتانە بێ و خانوو دروست بکەن و بۆ داهاتوو زۆر دڵخۆشە بن ئیشەڵڵا زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە هاوسەرگیری ئەکەن ئەچنە ماڵی تازەوە ئەم مانگەشتی تازەی زۆر چیە هیوادارم هەموو شتەکانتان هەر جوان بێ. سەبارەت بە بورجیگا بۆ مانگی 8 ئەم مانگە مانگی سەرکەوتنە، مانگی دەستکەوتە، مانگی بەختە، مانگی پارەیە، مانگی پارە لە ئیش وەرگرتن، یعنی لە خوێندن سەرکەوتنە بێ لە هەموو شتەکانە مانگی بەختە بێ ئیشەڵڵا سەرەتای مانگ. بەڵام باری سۆزداری هەفتەی 4 باشە بێ. لە هەفتەی یەکەمە ئەبێ ئەم هەفتەیە بقۆزنەوە ئێوە لە ئیتر لە هەر شتێکا بێ ئیش بێ پارە بێ خوێندن بێ مەترسن هەر شتێکات هەنگایی بۆ بنێن مەڵێن ئەترسین زەرەرەکەین زەرەری تیانە. باری سۆزداری هەندێک لە ئێوە باش نییە بێزارن پێم وتن لە ئەوڵا باش نییە لە تا هەفتەی 4 ئێوە هۆگرن بە کەسێکەوە لە ڕابردوو یان پەیوەندیەکە لەگەڵ کەسێکان ناتوانن تێیپەڕێنن هەر دایمە بیری لەکەنەوە ئەو کەسەش یا بورجی ئاویە یا بورجی ئاگریە. هەنێ لە ئێوە کەسانێک هەیە تازن ئەیانەوێ بێنە ژیانتانەوە بەڵام ئێوە بەهۆی کەسی ڕابردوو هۆگری کەسی ڕابردوو ناتوان بڕیار بن و قوبوڵیکەن وا مەکەن. یعنی زۆر جار ڕابردوو بێ لە بیر کرێ بۆی سەرەتای تازە دەست پێ بکەیت. هەنێ لە ئێوە کە ئەڵێم لەگەڵ کەسێکا هۆگرن یعنی بەڵام تۆ خۆشتەوێ تۆ ئەو کەسە بەس نایبینی یعنی سە دوورن لەیەکی بەڵام تۆ هەر هۆگری پێوەی. ئەوانەی کێشەی تەندروستیان هەیە ئیشەڵڵا چاکبوونەوە بێ لە هەفتەی 4 زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە پارەتان بۆیە لەلایەن کەسی بورجی ئاویەوە. کەسێک هەیە پاڵپشتانە بێت بۆ ئێوە ئافرەتێکە بورجی گایە کە لەوانەیە کەسێکی خێزانەکەت بێ تۆی خۆش ئەوێ یارمەتیتان زۆر ئەیە. هەنێ لە ئێوە پارەتان زۆر ئەبێ ئەممان قازانجی باشتان ئەبێ خاصن لە کۆتایی مانگە هەمووی کۆ ئەکەنەوە. هەنێ لە ئێوە سەفەرەکەن یا کەسێکی خێزانەکەتان لە سەفەریەتەوە بۆلاتان ماوەیەکی دوورێت یەکتریتان نەبینیەوە جێوێکی خێزانی خۆش ئەبێ و کاتێکی خۆش بەسەر بن دڵخۆش ئەبن و ئاشبوونەوەی چیە ئەبێ. لەوانەیە هەندێک لە ئێوە پیاوە بگەڕێتەوە لە خێزانەکەتان ئەو پیاوە بورجی ئاویە گەر لە سەفەر بێ یا دوورە وڵات بێ. هەنێ لە ئێوە لەوانەیە سەفەر بکەن بۆ خوێندن یا بۆ ئیش یعنی ئەمە علاقەی بە عاتیفەوە نییە بۆ ئیش یا بۆ خوێندن. هەندێک لە ئێوە ئیشەکەن یان پرۆژەیە لەگەڵ پیاوێکی بورجی ئاویە سەر ئەکەون و قازانجیە بێ 19 و 20 مانگ یعنی چۆنە بێ بێتاقەتە بن تۆزێک بەڵام شتەکە شتێکی کاتێ بێهێزە بن هەستەکەن ڕووخاون بەڵام ئەمە تێ ئەپەڕێ مەترسن لە ئەمەش تەئسیری کاریگەری مانگ و هەسارەکانە. هەواڵی خۆشتان بۆ بێ ئەم مانگە هەواڵەکان ئیشەڵڵا هەمووی خۆشە بن. هەنێ لە ئێوە نهێنیەک هەیە لە ئیشە لە ئیش کەسێک هەیە نهێنی شاردۆتەوە تۆ نایزانیت. گۆڕانکاری لە ژیانتانە بێ گۆڕانکاری زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە کەسێک هەیە گرفتان بۆ ئەکات کە چۆی تۆ چاوەڕی ئەوەی ئەو گرفتە نەبووی کە بۆ دەکاتن لە ئیش بێ لە خێزانەکەت بێ لە هەر شوێنێ بێ. هەنێ لە ئێوە یا سیارە ئەفرۆشن یا ئەیکڕن بەڵام کێشێکی تیا بێ ئیتر خوا باشیش ئەوازانە نازانم بەڵام ئاگاداری کڕین و فرۆشتنی سیارە بن. ئاگاداری خەوەکانتان بن هەستەکانتان بن خەوەکان بە خۆڕایی ئێمە نایبینین هەمووی مەسجە بۆ ئێمە زۆر قسە مەکەن تکایە نهێنی خۆتان لای کەس باز مەکەن پلانەکانتان با نهێنی بێ باوەڕ بە هەست و خۆت بکە و هەست و خەوەکانی خۆت بکە بەڵام تکایە کەم قسەکردن و باسکردنی ژیانی خۆت کەم کەرەوە. هەنێ لە ئێوە کەسی بورجی ئاوی خاڵی هێزە بێ بۆتان بۆ ئەم مانگە پشتانەگرێ و یارمەتیتانەیە. کەسێک هەیە بورجی توڕابیە تەمەنی لە نێوانسی بۆ 45 ساڵایە ئەم کەسە خاوخلیچکە یعنی زوو نایەت ئەگەر بەتەمای ئەو کەسەی بێ زەواجکە یا شتێ بکە خاوخلیچکە و بەم بزوانە نایە. هەنێ لە ئێوە لە ئیش یا لە زەواجە گرفتانە بێ بەهۆی کەسێکەوە کە نهێنی لە تۆ شاردۆتەوە. شتێک هەیە لە ژیانتانە ئەبێ کۆتایی پێبێنیت و سەرەتای تازە دەست پێ بکەیت با بڕیارەکانتانە بچۆنەوە ئەو کەسانە بکەنە دەرەوە لە ژیانتانە کە خەفەتتانێنێ و زیانتانێنێ. هەندێک لە ئێوە ئەبێت کەسانێکی ئیستیغلالتانەکەن ئاگادار بە تۆ هەڵسوکەتی خۆ باش بکە یعنی بەجددی ئەوەنە دڵساو مەبە بۆیە ئیستیغلال بکەن
ڕقبە زۆر جار پێویستەکە ئینسان تۆزێ ڕقبێت لەبەر ئەوەی کە ئیستیغلالی نەکەن. نوێژ و دوعا بکەن ئەم مانگە لای خوا قبوڵە. ئەوانەی بیر لە بەناوبانگون و پێشکەوتنەکەنەوە بەهۆی ئیشێکەوە یا هوەرێکەوە یان سۆشیال میدیاوە مەترسن بیکەن سەر ئەکەون لەمەیە متمانەتان بە خۆتان هەبێ و مەترسن هەموو شتەکان باشە بێ. سەبارەت بە بورجی دوانە بۆ مانگی هەشت هەندێک بڕیار هەیە نابێت دوای بخەن، تکایە بڕیارەکانتان دوامەخەن، خێرا بڕیاری خۆتان بن لەسەر ئەو شتانەی کە گرنگە. سەرەتای مانگ بڕیار لەسەر شتێکی زۆر گرنگێن لە نێوان دوو شتە یا دوو کەسە یا دوو ئیشە یا دوو ڕێگایە کە دێمێکە دوو دڵن لەم هەڵبژاردنە، بەڵام هەر هەڵبژاردنەکە دروست دەبێت. ئەم بڕیارەش لەسەر تەجروبەی ڕابردووت ئەبێت و ژیرانە ئەیکەی چونکو غەڵەتی زۆر کردو لە ڕابردوو ئەبێ بە دەرس بۆت. هەندێک لە ئێوە نهێنیە کەی سەبارەت بە کەسی بورجی کاوڕ ئیترە کەسە باوکتا مامتا کەسێکی گەورەترە یان بەڕێوبەرتە و بکەشفە بێ بۆ. هەنێ لە ئێوە گەر کەسی بورجی ئاوی هەیە لە ژیانتا ئەو کەسە توانای هەیە بەسەرتا لەوانەیە کارێکی قورست پێ بە مدیر بێ ئیتر کەسێکی ئایلەکە و بێ هەرچ کەسێ بێ. هەفتەی سێم دەستکەوتی پاری زۆر باشتانە بێ، سەرکەوتنی باشی تیا لەوانەیە پرۆژێکی بچووک بێت تۆ ئیشتیا کرد بێت و پێشتر هیلاک بوو بێ بۆی و ئێستا ئەنجامەکەیە بینی لە هەفتەی سێمە. هەفتەی چوارەم هەندێ بابەتی سۆزداری لە ژیان تا قوفڵ بووە یا دوا کەوتووە بە هێواشیەت ئاگاتان بێت لێ بێ کاڵم بێواشیە دێکسەر کتۆپڕ نایە. هەنێ لە ئێوە گەر چاوەڕێی پارەن لە کەسی بورجی سەتڵەوە یان بورجی ئاگری ئەو ئافرەتە ئەو کەسە ئافرەتە ئاگادار بن یەکسەر بۆتان نایە و سەبری ئێوە تا پارەکە تێتەوە پارەکە یان یەکسەر نانداتەیە. هەنێ لە ئێوە کەسێکی گرنگ یان بەناوبانگ ئەبینن ئیترە و کەسابێ بە باشی بۆتان ئاواتێکتان یان تمۆحێکتان هەیە سەر ئەگرێ بۆتان یعنی زۆر باشە بچووکە تمۆحێکی بچووکە یعنی بەڵام خوا بۆت هێنێتە دی. کەسێک هەیە مراقەبە دەکات یا تۆ مراقەبەی ئەەکەی ئاگادار بە. کەسێک هەیە بیرت لێ ئەکات و بیرت لێکاتەوە دایمە و زۆر بیرتەکە ئەو کەسە لە ڕابردووە تەنها تۆی ئەوێ کەسی کەی ناوێ. هەنێ لەوێ ئەگەر تۆ خۆت بە ڕابردووە بەستۆتەوە ئەوە فرسەتی باش لە دەستەی کە لە داهاتووە خۆت مەیە بە لە ڕابردوومە بەستەرەوە خۆ بەرە دەست داهاتوو چونکە داهاتوو زۆر شتی باشتری تایە. ئێوە هەرو کەسەی ڕابردووە بینن خەوی پێو ئەبینن یعنی لەوانەیە کەسە بورجی دوو پشک بێ یا ئەو وایە دایمە بیر لە تۆ کاتەوە و یعنی بەستۆی لە مێشکایت بورجەکان وایە جاری وایە بە عەکسەوە ئەخوێنرێتەوە. هەنێ لە ئێوە جیابوونەوە یان وازێنانە بێت لە ئیش کتوپڕە بێ ئەمە باش نییە ئەم بڕیارەمەیە ئەم بڕیارە غەڵەتە و زەرەرەکەی. ئاگاداری تەندروستیتان بن ئاگاداری خۆراک بن ئاگاداری خەوتان بن. هەنێ لە ئێوە لەگەڵ کەسێکە بورجی شێر جیا ئەبنەوە چکونی هێنی زۆرە و تۆی لە گێژاوە دانا و ئیتر کۆتایی لەگەڵم کەسە هێنی. هەنێ لە ئێوە ئافرەتی بورجی هەوایی خاڵە بێ بە خاڵێکی بەهێز بۆ ئێوە بۆ ئەم مانگە پشتانەگرێ. ئێوە ناتانەوێت جارێکی تر غەدرتان لێ بکرێ زۆر بە ئازایانە و بە هێواشی ئەم مانگە بڕیار ئێن. ئەگەر تۆ کەسی سێم هەیە لە ژیانتا ئەوە باجەکەی ئەی و ئاگادار بە ئازار نەچێژی و ئەگەر کەسی بەرامبەرت خیانەتت لێکە ئەوە ئەو باجەکەی ئەیە. ئێوە هێشتا چاک نەبوونەتەوە لە ئازاری ڕابردوو لە غەدری ڕابردوو ئاگاداری خۆتان من کە بڕیاری تازە ئێن. هەنێ لە ئێوە گەڕانەوە بێ بۆ لای کەسێک دوای بلۆکردن ئەو کەسە بورجی هەوائیە تۆ ناتوانیت بێخۆشەویستی بجی بورجی دوانە وایە دایمە بێخۆشەویستیەکە بێ لە ژیانیا چونکو بۆ کە خۆشەویستیت هەیە هێزت ئااتێ بورجی دوانە وایە ئاکتیڤە بێ چالاکە بێ دڵخۆشە بێ بۆیە. هەنێ لە ئێوە درەنخستنی بڕیارەکان فرسەتی باش لە دەستەی ئاگادار بە ئیتر لە ئیش بێ لە خۆشەویستی بێ بڕیاری باش بە فرسەکان لە دەستمەیە خێرا بە خاو مەکە لە بڕیار و لە شتەکان تا خێرا بچۆ بەدەم شتەکانەوە شتەکانی تەجیل مەکە مەیە بچگوێ و کەسانی باشن ئاکتیڤن بەڵام زۆر جار خاو لە شتەکانە ئەکەن ئەبێ لەم مانگەوە گورج گۆڵ بن. سەبارەت بە بورجی قرژاڵ بۆ مانگی هەشت ئەم مانگە بەبێ هیچ گرفتێک شتەکان لە بەرژەوەندی ئێوە بن هەموو شتەکان بۆ ئێوەیە چکۆ منە دڵتان پاک و باشە خوا یارمەتیتانەیە. کەسێکی ژەهراوی هەیە لە ژیانتا ئەو کەسە ئەڕواد ئیشەڵا ئیتر بورجی کەوانە یا بورجی دیسکە ئەم کەسە ڤێڵبازە بە جوانی و بە لە جوانی و جستەی خۆی باتە پێشەوە بەڵام کەشفە بێت و یعنی بۆت کەشفە بێ ئەم کەسە و بەهۆی نامەیەکەوە بە هێو شتێکەوە
ئەیتر تۆ ئەم کەسە بۆ دەرەکەوی و ڕزگارتە بێلێ ئەم کەسە بەهۆی خۆشەویستیەوە و بەهۆی ئەم سەرنجڕاکێشانەوە ئەوێ پارە و لێ بە خوای گەورە ئەو کەسەت بۆ کەشفەکە و لە زەرەرێکی زۆر گەورە ڕزگارتەکە. هەندێک لە ئێوە ئەگەر بەتەمای پرۆژە و ئیشن یان پەیوەندی زەواج تکای ڕوو لە خوا بکەن دوعا بکەن نزیک بن لە خوا بۆ ئەوی خوا یارمەتیتان بات و کەس خراپەکانتان لێ دوور بخاتەوە و چکو تەنها خوا ئەتان پارێزێ باوەڕکە لە خوا پارێزێ لە باشە و خراپە لە زەرەر لەو شتانە لەبەرەوە دوعا بکەن. هەندێک لە ئێوە کێشە و دەمەقاڵی و ڕۆبوڕۆبوونەوە بێت لەگەڵ کەسێکە بەڵام تۆ سەر ئەکەوی و بڕیاری گرنگ ئەیت و دڵخۆش ئەبی بەم بابەتە. هەندێک لە ئێوە ڕێگەی ژیانتان ئەگۆڕن لەوانەیە سەفەر بکەن هەست بە ئارامی ئەکەن مێشکان ئیسراحە دەکا سوپاسی خوا ئەکەن ئەگری ئەڵێ خوایە تۆ لەگەڵ منی یعنی خوا زۆر یارمەتیتانەیە بەڵام ئەبێ ئێوەش لە هەمان کاتە عیبادەتی خوا بکەن نیەتی دڵتان سافکەن لە مانگە چکو خوا پشتان بەرنایە ئاگاداری هاوبەشێ بن یا کەسانێک بن لە ئیش غیرە و زۆر غیرەتان لێکن و منافەسەیە یانە شوێنی ئێوە بگرن. کەسی بورجی ئاوی کەسێکی ڕوون نییە لەوانەیە بیوی سحری لێ بکە یا چاڵە بۆ هەڵکەنێ زەرەری لێبا کەسێکی حەسوودە خراپە یعنی خۆی بە باشی نیشان ئەیە پێم وتن کەسەکە خراپەکان کە هێنە ژیانتان زۆر بە باشی خۆیان پیشانێن چکو ئەمانە گورگن و لە پێستی مەڕان ئاگاداریان بن. سەفەر بکەن خێری تیابێ ئیشەڵڵا ئەمانگە هەنێ لە ئێوە بڕیاری خۆتانێن چونکە یعنی ڕەش و سپید بۆ دەرکەوتوە تاو لەم مانگەیە چاک و خراپە بۆ دەرکەوتووە ڕاستیەکان ئەزانی ئیتر ئەڵی بەسە ستۆپ لەم دقەیەوە با غەدرم لێ نەکەن ئیتر حەقی خۆتت ئەوێ ئەوانەی ئەیانەوە کڕینی سیارە بکەن یا ئیشێک لە بابەتی سیارە بکەن ئەوە ئیشەڵا خێر و سەرکەوتنیتیایە. هەندێک لە ئێوە لە مانگی حەوتە شتی نادیار هەبوو ئاگادار بن بۆ ئەم مانگە هەموویتان بۆیێت دەرەکەوێ پەلەمەکەن بە تایبەتی لە بابەتی ئیش و پارەیە ئەوانەی تاڵعیان تووڕابیە بورجی قرژاڵ و تاڵعی تووڕابیە بێ ئاگادار بن لە ئیش و پارە نای خوا بێنن پەلەمەکەن لە قسە و هەنگاوەکانە چونکو سەرکەوتن و شتی باشتر بەڕێوە بۆ ئێوە بەڵام کاتی ئەوێ و سەبری ئەوێ ئاواتێکی زۆر گەورەتانێت هەیە ئیشەڵایەتە دی لە مانگی دا کۆتایی مانگی دەیە بیدایەتی مانگی یانزە دەستکەوتی زۆر باشیە و بێ هی ئەم هەموو مانگە کۆ ئەبێتەوە لە مانگی دە و یانزە ئیشەڵای بینن. کەسی بورجی نەهەنگ لە بابەتی پارە پێتەڵێڵە با ئیش بکەین بەیەکەوە شراکەت بکەین شتێ بکەن ئاگاداری ئەو کەسە بن فێڵی لێ نەکە تەنها ناوی خوا بێنەوە مەترسە خوا یارمەتی دەیە و کەسە باشەکان و خراپەکانێ بۆ جیاکاتەوە. سەبارەت بە بورجی شێر بۆ مانگی هەشت کەسانێک هەیە بۆتانەگرین بۆ لە دەستدانی ئێوە ئەگرین. هەفتەی یەکەم پیاوەکان ئاگاداری مناڵەکانتان بن زۆر پێویستیان بە ئێوەیە ئێوەش بیرتان لای ئەوانە بێ. هەندێک لە ئێوە واز لە کەسی بورجی کاوەڕ ئەهێنن ئەم کەسە ئێوەی کۆنتترۆل کردبوو حەزی لەوە بوو ئەمرێ بەسەرا بکە و سڵتەی خۆی بەکاربێنێ و هەست و سۆزی نەبوو بەس ئەمری بەسەرا کرد و کۆنتترۆلی کردووی. هەفتەی دووەم لەگەڵ ئەم کەسە ڕوبەڕووبوونەوە ئەبێ و قسە ئەبێ قسەی ڕق ئەبێ تووڕەبوون ئەبێ ئیهانە ئەبێ تاوانبارکردن ئەبێ گلەیی ئەبێ شتەکە گەورە ئەبێ دڵت ئەشکێ تۆ بڕیاری واسێنان ئەهێنی تەنانەت ئەگەر ئەم بابەتە لە ئیش بێ یا لەگەڵ دایک و باوک بێ خێزان بێ هاوسەر بێت تۆ ئەڕۆی لەم بابەتە وازەهێنی. هەندێک لە ئێوە بیر لە سەفەرەکەنەوە ئیشەڵا باشە بێ هەندێک لە ئێوە بیر لە کڕینی سیارە ئەکەنەوە یان فرۆشتنی سیارە ئەکەنەوە ئەویش ئیشەڵا باشە بێ بەس ئەبێ بڕیارەکانتان هەر شتێکە کڕن فرۆشتن عەقدیتیا بێ و بە شایەتەوە بیکەن. ئەوانەی لەگەڵ بورجی فەریک عاجزن ئاژبوونەوە ئەبێ. هەنێ لە ئێوە کەسێک هەیە وەکو مارە زۆر زیرەکە ئەم زیرەکی بۆ ئازاردانی خەڵک بەکار ئەهێنێ بەمە دڵخۆشە یعنی چێژی لێ ئەبینێ ئەو کەسە ئەڵێ من سەرکەوتوم ئەم کەسە شتێکی لە تۆ ئەوێت ئیتر ماڵ بێ پارە بێ خانوو بێ جەستە بێ هەر شتێک بێ یاریت پێ ئەکا بۆ ئەوەی شتێکە لێ بە ئەگەر ئیتر باوکتە دایکە برایە خزمە خۆشەویستە هاوسەرە هەرچ کەسێکە ئیتر یان ئەمە باجاری ئەوە پێتان بڵێم جاری وایە بورج بە عەکسەوەیە خوێندنەوەکان کە ئەزانیارەکانین یا تۆ وای بەرامبەر کەسێکە. هەنێ لە ئێوە کێشەی پارەتان هەیە بەهۆی ئەوەی پارەتان لێ ئەبرێە لە ئیشەکەت مدیرەکەت مافی خۆتن ناتێ ئەمە بۆ بە کێشە بۆتان. هەندێک لە ئێوە ئافرەتەکان لەوانەیە دووکیانی هەبێ ئێوە بەم بابەتە زۆر دڵخۆش نابن. هەندێک لە ئێوە یان تۆ یا کەسەکە یەکێکتانێکێک بلۆکەکە
بەم شێوەی بە شێوەی کتوپۆڕیژە بێ بلۆکەکە یان تۆ قسەڕقەکەی یا ئەوەی کا بەرامبەرت ئەم قسانە لێخۆشببوونی نابێت چکو زۆر بریندارکەرە بێ و بلۆکی تایە. هەنێ لە ئێوە پلانێکی نهێنیتان هەیە بە کەسی مەڵێ ئیتر ناحی پارە بێ مادە بێ خۆشەویستی بێ ئیش بێ خوێندن بێ هەر شتێ بێ ئەگاداری خەوەکانتان بن چکو ئەم ماوەیە هەموو خەوەکانتان نیشانەی تیا بۆ ژیانتان ئیهمالی مەکەن. کەسی بورجی تووڕابی تەمەنی لە نێوان 30 بۆ 45 ساڵەیە. ئەم کەسە زۆر خاوە لە کردارەکانی لە هەڵسو کەوتەکانی هەنگاو بەرەو تۆ نانەیە تۆش بەمە بێزار بوویت. هەنێ لە ئێوە درەنگبوون لە بابەتی ئەوەی کە پارە وەرگرنەوە تۆ زۆر چاوەڕی تەخیرە بێ بۆ کۆتایی مانگی نۆ لەوانەیە وەریگریتەوە. هەنێ لە ئێوە شتێکێ لە ڕابردوو تۆ پەیوەستی پێوەی ڕابردوو زەرەرە بۆت سەیری داهاتوو بکە هەندێشتی ڕابردوو ڕات ئەکێشێتەوە سەر ڕای ئەوەی تۆ وازل لێ هێناوە یادگارەکان بە زوازی لێ بێنەوە یعنی ئەو دەرگایە داخە چرخی بەخت لای ئێوەی ئەمانگە ئەگەر سەرەتای تازە بدەست پێ بکەن گوێتان لێ بێ ئەگەر سەرەتای تازە نەک لەگەڵ ڕابردوو سەفەر ئەبێ بۆ هەندێکتان فرسەتی باش بۆتانێ لە دەستی مێن کەسانێک هەیە هێزت لێ ئەبن تاقی خراپت ئااتەیە وازیان لێ بێنە دوور بکەوە لێوان لەو شوێن و لەو کەسانەی کە ئەمانی تایە بۆ خۆت بژی هەناسەی خۆشتر هەڵمژە با زیاتر دڵخۆش بی. سەبارەت بە بورجی فەریق بۆ مانگی هەشت هەموو شتێک لە دەستی تۆیە ئەم مانگە طبعاً بە پشتی خوا سەفەر ڕۆیشتن گەڕانەوە کارما لای ئێوەی ئەم مانگە شتێک هەیە تایبەتە بە ئێوە لە مانگی مەسەلەن نۆی هەشتا یا هەژدەی نۆیە یا هەژدەی هەشتا یا 27 هەشتا ژمارە نوۆی تیابێت تایبەتە بۆت ئاگادار بە شتەکە لەوانەیە کێشەی تیابێت هاوڕێی خراپ ئاگاداری بە قسە لای هەموو کەس مەکە بزانە چۆن هاوڕێ کێ هەڵەبژێری. هەفتەی یەکەم لەوانەیە ئەڵقە هەبێ لەگەڵ بورجی دوو پشکە هەندێک لە ئێوە واز لە کەسێکی هێنن ئیتر خۆشەویست بێت کەسێک بێ لەبەر ئەوەی هیلاکن یعنی لەگەڵ ئەم کەسە هەست و سۆزی ئەم کەسە دڵخۆش ناکە کەم و کوڕی زۆر هەیە گرنگی پێت نایە ڕۆمانسی نییە. هەندێک لە ئێوە لە دادگا واز لە هاوسەرەکانتانە هێنن ئەو کەسە شەیتانە بورجی دیسکە ژەهراویە هەندێک لە ئێوە ئەچنە دادگا بۆ بابەتی پارۆ مڵک یا ئیش ئیتر حەقە خوراوە بەڵام سەر ئەکەویت و ئەو کەسە لەوانەیە شەریکە بێ. زیاتر گرنگی بە ئیش و خوێندن بن لە هەفتەی چوارەمە بە پارە خۆشتان هەر گرنگی بەوە ئێن ئەم بابەتە هیلاکی کردووی بۆ داهاتوت یان سەفەرەکەیت بۆ ئیش یا بۆ خوێندن. هەفتەی چوارەم دوانەی خۆت ئەدۆزیتەوە کەسێکە بورجی ئاویەتە ژیانە دەرئەکەوێت لە بەردەمە کۆتایی مان کەسی بورجی دوانە ئەناسن ئەم کەسە جوانترین چیرۆکی خۆشەویستی لەگەڵاکەیت ئەوانەی دڵی کەسێکیان ئاجز کردووە ئەتوان بە قسەی خۆش یان هەدیە ئاشتیان بکەنەوە و تەنانەت دان بە غەڵەتا بنێ و سوپرایسی بۆ ئەکەن و لەوانەیە داوای لێبوردنیش بکەن. ئەم مانگە چرخی بەخت بۆ تۆیە بۆ ئێوەی بورجی فەریق لە کاتێکا تۆ بڕیاری چاکردنی ناخت ئەیت خوا چرخی بەخت بۆ ئەگێڕێ و شانست ئاتی و یارمەتیتەیە. ئەوانەی وازیان لە کەسێک هێنا و ئیتر هاوسەری بێ خۆشەویستی بێ کەسێکی تازەیەتە ژیانتانەوە لە کۆتایی مانگە کەسێکی تازە ئەناسن و دڵخۆشە بن لەگەڵم کەسە. هەندێک لە ئێوە کەسی بورجی تووڕابی وعدی شتێکی پیاویت ئەم کەسە وعدەکەی ناباتە سەر پشت بەم کەسانەمە بەستە خۆت هەوڵ بۆ پشت بە خۆت بەستە و پشت بەخواب بەستە شەر نییە ئەو کەسە درۆزن بێ بەڵام و بێ وعدە فشەکەرە. هەندێک لە ئێوە کەسی سێم کەشف ئەبێ بۆتان ئەو کەسە بورجی تووڕابی و کەسی لەوانەیە کەسی دووەم ببێتە هۆی ئەوەی تۆ جیابیتەوە. ماوەیەک بەهێمنی و بەدەنیاوی سنگڵی بەسەر ئەبەن دوای جیابوونەوە لە کەسێک یا لە شوێنێک بەڵام دوایی کەسێکی تازەیەتە ژیانتان بەردەوام و خۆشە بێ. ئەگەرتانەوێت لە بابەتی عقاراتە و پارە و بینا ئیش بکەن سەر ئەکەون ئەوانەی ئیشی دەرەوە ئەکەن لە دوورە وڵات لە دووری شاری خۆتە قازانجەکەن و پارەی باشی تیابێ. ئەگەر لەگەڵ کەسێکی خێزانەکەت عاجز بووی ئاژبوونەوە ئەبێتر باوکە دایکە برایە خوشکە هەچ کەسێ بێ. سەرکەوتن لە دادگا ئەبێ ئەوانە ئیشیان لە دادگایە ئەگەر کێشت هەیە لە دادگا بیکە و مەترسە ئەگەر شکاتێکت هەیە بیکە. کۆتاییمان کەسێکێتە ژیانتانەوە ئەو کەسە لە ڕابردوو بوو
بەڵام تۆی خۆش ئەوێ، تۆش خۆشت ئەوێ و هەستی خۆتان بە یەکتری ئەڵێن. خیانەت کەسی سێم ئازاری عاتفی لە ڕابردوو، بەڵام تۆ هۆی بە ئەم بابەتەوە ئازارە چێژی، ئەو کەسە ڕۆژ تووشە، بەڵام ئەو خیانەت توشتانە تا ئێستا پێتەوەیە. کەسی بورجی ئاوی لێ نزیکە بێ داوای خۆشەویستیەکە لە مانگە، ئەگەر تۆ هەڵیت لەگەڵ کەسێکە داوای لێبوردن بکە، ئەگەر ئەمە لە شخصیەتە کەم ناکە، ئەگەر کەسێ داوای لێبوردن بکە لە کەسێک لە شخصیەتە کەم ناکە، بەس بەمە گەورە ئەبی. ئەوانەی خیانەتیان کردووە بە مەرجێ واز بێنن، هەوڵ بن جارێکی کە لەگەڵ کەسەکە دەست پێ بکەن و ئیشەڵا باشە بێ و هەم ئەم خوێنەوەی بۆ کەسی بەرامبەرتە. ئەگەر ئەو خیانەتی کرد هەوڵ باو مثلن بە کوردەکە خۆمان کاڵی تۆ ببکە جارێکی کە ئەوە ژیانێکی خۆش و بەردەوامتانە بێ. سەبارەت بە بورجی تەرازوو بە مانگی هەشت شتەکان یەن، بەڵام هێواژیان ئەم مانگە لە کۆتایی هەرە بێت، بەڵام تۆزێ هێواشن ئیشەکان و شتەکان. هەواڵێکی خۆشە بێ بۆ هەندێکتان هەفتەی یەکەم سەبارەت بە کەسێک کە تۆ هەڵی ئەبژێری و ئەم کەسە تۆی ئەوێ. ئەوانەی چاوەڕێی دووگیانین ئەبێت دڵخۆش ئەبن ئیشەڵا. کەسی بورجی گیسک داوای هاوسەرگیری لێکە، بەڵام تۆ دوو دڵیت لەم کەسە، ئەم کەسە تۆزێک کەسێکە کۆنتترۆلی هەیە یان سحرەکە شتێکە، تۆ ئەترسی دوو دڵی لە قبولکردنی ئەم کەسە، لەوانەیە ئەو کەسە دەوڵەمەند بێ، نازام تۆ ترسێکت هەیە لەم کەسە، چبوو کەسێک شێ لە خێزانەکەت کەسی سێ ئەبێ بە کەسی سێم تەداخولەکە. کەسی سێم هەر بۆ خۆشەویست و خیانەت نابێت، کەسی سێم بۆ کەسێکە تۆ دوو شخصی سێمیت تەداخولەکە. بابەتی سۆزداری ئەم ماوەی باش نابن، خوا دەرگای ڕەحمەت و پارەتان لێ ئەکاتەوە لە ئیشیش. فرسەتی ئیشی تازە ئەبێ، ئیشێکی قورسە، سەبری ئەوێ، هەوڵی ئەوێ، بەڵام نەتیجەکەی زۆر باشە بێ. ئەوانەی پرۆژەیە بکەن هیلاکی ئەوێ، کاتی ئەوێ، بەس لە داهاتوو سەرکەوتوو ئەبن و بیکەن و مەترسن. هەندێک لە ئێوە شتێک لە مەسلحەتی تووە ئەبێ، ئەنی عەدالەتە بێت، لە دادگا بێ، لە هەر شتێک بێ بڕیار بۆ تۆ ئەبێ. هەنێ لە ئێوە فرسەتی سەفەریان گواستنەوەی ماڵ یان گەڕک بۆ گەڕەکێک گۆڕانکاریە گەبێ لە شوێنی نیشتە جێبوونتانە ئەمانگە. کەسێک ئەوێ ئیستیغلالتان بکە وەکو مارە، یاریت پێ ئەکا، ئەو کەسە بورجی هەوائیە، مەسلحەت چییە، فێڵبازە، ئاگاداری بن. هەندێک لە ئێوە چاوەڕێی شتێکن لە کەسی بورجی سەتڵ، ئەم شتەیەت ئەبێت، بەڵام سەبری ئەوێ و هێواشە ئیتر ئیش بێ، پارە بێ، هەر شتێ بێ. کەسێک ئەناسن بەناوبانگە، یارمەتیت ئەنەیە لە بەدیهێنانی خەونەکانتان. ئەوانەی بیر ئەکەنەوە لە ئیشکردن لە سۆشیال میدیا، لە تەسویر بێ، لە کامێرا بێ، زۆر باشە بیکەن و یعنی کاتێکی زۆری ئەوێ سەبری ئەوێ، بەڵام زۆر باشە بێ. ئاگاداری پارەکانتان بن، لای کەس باسی مەکەن و شوێنەکەی بە کەس مەڵێن، تەنانەت مناڵ و خێزانەکانتان. ئەوانەی چاوەڕێی قازانجی پارە ئەکەن سەبرکەن. هەنێ لە ئێوە واسێنان لە کەسێک کە وازی لێ هێناوی تا ئێستا کاریگەری هەیە لەسەرێ، ئازاری یاوی لە ڕابردوو، بەڵام تۆ خۆشتەویست بێهیوای کردیت. هەنێ لە ئێوە ئەم ماوەیە ئیش ناکەن، ئیهمالن، هەنگاو بنێن، هەوڵ بن ئیشکەن و بۆیە ئیتر کەس بەبێ ئیش و بێپارە ناژی. هەنێ لە ئێوە واز لە کەسی بورجیگە ئاهێنن لە مانگە و پێویستە وازی لێ بێنن. هەنێ لە ئێوە پێویستە قۆناغێک لە ژیان تا بسڕیتەوە، سەرەتای تازە دەست پێ بکەی، سەرەتایەک دەست پێ بکەی کە ئیتر هاوسەرگیری بێ، یا خۆشەویستی بێ، ئیش بێ، پرۆژەی تازت بێ، هەر شتێ بێ سەرکەوتوو ئەبیت ئەگەر هەنگاوی تازە بنێری. زیاتر پەیوەست بن بە قانونەوە، بە کولتور، بە عادات، بە تەقالید کۆمەڵگا، عکسی قانون و دین مەکەن، شتەکان لەگەڵ دین و قانون و تەقالیدا بکەن، چکو زۆر باشترە بێ بۆتان. سەبارەت بە بورجی دوو پشک بۆ مانگی هەشت دادگای خوایە تەدی لەم مانگەیە، یعنی واز ئێوە وانەیەک فێربوون زۆر باشەی فێربوون، ئیتر هەڵە ناکەنەوە، یعنی ئەو شتانی غەڵەتانی کردوتانە نایکەنەوە، ئیشەڵڵا ئەم مانگە بیرەکەنەوە، بەسخوا یارمەتیتانەیە. هەرگیز باوەڕت بە توانەکانت لە دەست مەیە، دایمە یعنی سیقە و بەخۆ هەبێ کە توانی تۆ هەسیتەوە سەر پێ. کەسێکەیە بورجی شێرە، ئاگاداری ئەو کەسە بە. هەندێک لە ئێوە کێشەی پارەتان هەیە، پارەی مەسرەفی مناڵخان و قەرز، لەوانەیەیان تۆ ئەگەر ئافرەتی دوو پشکی مێردەکە دوابێ، یەکێکتان وان زۆر هەوڵ ئەیەن هیلاکن، یەکێکتان بۆ ئەوی خێزانەکەتان دڵخۆش بکەیت پاڵ پشتی یەک بن، هاوسەرەکان بە تایبەتی، چکو کەسی بەرامبەری لۆدی لەسەرەیە تۆیە ئەویکە، یەکێکتان زۆر هیلاکن ئەبێ پاڵ پشتی یەک بن.
کەسێک هەیە وعدی پیاویت ئیتر باوکە یا کەسێکە بۆ کڕینی خانوو بێ، پارە بێ، سیارە بێ، ئیتر واستە بێ بۆ وەرگرتنی عەرزوشت بێ، ئەم کەسە بێوەعدە بێ، تۆ بێزارە بی بەم بابەتە، ئیتر ئەگەر بابەتی میراتی بێ ئیتر حەق دەخۆن، ئیتر ئێوەش ئەچنە دادگا بۆ ئەم بابەتە و داوای مافی خۆ دەکەی، داوای پارە بێ، میراتی بێ، هەر شتێ بێ. هەنێ لە ئێوە کێشە و قسەتانە بێ لەگەڵ کەسێک ئەم کەسە ئەنانیە، بیر هەر لە خۆیە کاتەوە، تۆ زۆر سیقەت پێی هەبوو بەڵام ئازارت ئەیا و زەرەرت لێ ئەیا و تۆ ناخەوێت لەبەر ئەم بابەتە، بەڵام تۆ ئەتەوێ لەم بابەتە سەرکەوتوو بیت، دووبارە هەستیتەوە سەر پێی خۆت و بەهێز بیت و سیقە بەخۆت هەبێتەوە دیسان و بەخوا یەکەم شت بەخوا تکایە بورجی و پشک زۆر زۆر نزیک بنەوە لە خوا و دوعا بکەن و نوێش بکەن. هەنێ لە ئێوە سەرکەوتن یعنی سەرکەوتنێکە بێ، دەستکەوتێکە بێ، بەڵام ئاسان نییە، هیلاکی ئەوێ بۆی بگەی بەوەی کە خۆت ئەتەوێ بە هیلاک بی. هەنێ لە ئێوە پلاندا ئەنێن و کات دەرخان ئەکەن بۆ سەرکەوتن ئەمانگە زۆر زۆرم بەدڵە، شتەکان تۆزێک تەخیرە بن، ئیتر لە بابەتی عقار بێ، مڵک بێ، ئەرز بێ، هەر شتێ بێ. شتێک هەیە تۆوە ئەزانی کۆتایی هاتووە، نا کۆتایی نییە، بە مەرجێک هەڵەی ڕابردوو ببینیت، یعنی ئەو هەڵێ بکە بێ باوانە بۆ خۆت، بەهێز بیت، دەرگاکان دامەخەن، بەڵام هەوڵ بن و ئەم جارە غەڵەت مەکەنەوە. ڕێگای تازاگرنە بەر ئەمانگە بۆ بەدەستێنانی حەق و مافەکانتان. ئەوانەی کێشەی زۆر گەورەیان هەیە لەگەڵ بەرامبەری یعنی کۆتایی نەهاتووە، بە تایبەتی هاوسەرەکان گەڕانەوە ئەبێ، بێهیوامە بن، تەنها نوێژ و دوعا بکەن، خوا یارمەتیتانەیەات و سەر ئەکەویت و کۆتایی مانگ و یا کۆتایی مانگی نۆ ئەنجامەکەی ئەبینی. ئەوانی بابەتی دایگایان هەیە و مەحکەمەیان هەیە، تکای ئەگەر محامێکت بەکەڵک نایە بیگۆڕە، محامێکی باش و زیرە کەڵبژێرە. لەم مانگەیە سوود لە شارەزایی و نەسیحەتی کەسانی تر وەربگرە، مەڵێ من هەر ڕاستم، گوێ لە خەڵکی بەرامبەرێ بگرە بۆی سوود زیاتر بینت و غەڵەت نەکەیتە. سەبارەت بە بورجی کەوان بۆ مانگی هەشت، لەم مانگەیە هێزێکەیە ڕزگارتەکە لە پەیوەستبوون، یعنی لەوەی کە هۆگری بوون نەجاتە دەبێ، ڕۆیشتن بەرەو ئەو شتێک کە دڵت خۆش ئەکات. هەنێ لە ئێوە دەستکەوتانە بێ، دەستکەوتی پارە ئەبێ، ئەگەر تۆ محامید بە تایبەتی یا حاکمی یا شتێ دەستکەوتی پارەتانە بێ. ئەوانەی بابەتی دادگایان هەیە لە دژی کەسێک ئیتر بۆ پارە بێ بۆ هیچ شتێک بێت بۆ دەگەڕێتەوە. کەسێکی بورجی تەرازوو ئەناسن لە مانگا تازە. هەنێ لە ئێوە جیابوونەوە بێ لەگەڵ کەسی بورجی توڕابیە ئەگەر تەمانتان زۆر جیاوازی هەیە. کەسی بورجی هەوایی بە تایبەتی سەتڵ ئیستیغلالتانەکە یان دزیتان لێیەکە ناحەی مادی بێ عاتفی بێ، تۆ قەت چاوەڕوانی ئەوە نەبوویت لەو کەسە، بەڵام ئەو کەسە قۆڵ بڕە. هەنێ لە ئێوە فرسەتی سەفەر یان گۆڕانکاری لە ماڵ یا لە ئیش ئەبێت تۆ دڵە بیت لەم بابەتەیە، بەڵام دوای لە کۆتایە بڕیار مەترسن، دوای هەفتەی دووەم شتەکان زۆر جوانتر و باشترە بێ و ترسی ناوێ. لە پەیوەندی سۆزداریە کەسانێک کۆنتڕۆڵی تۆیان کردبوو، حکمیانە کرد بەسەرتا، ئیتر لە خێزانەکەت بێ لە هەچ کەسێ بێت تەداخولیانە کرد، ئەگەر خۆشەویستیشی بێ ڕزگارتانە بێ لەم بابەتە. لە بابەتی ئیشا کەسێک هیلاکت دەکات، زۆر ئەمرێ بەسەرا ئەکا، ئەم بابەتە کۆتاییە. لە بابەتی سۆزداریە ئەگەر نەهێڵیت کەس تەداخولی ژیانە بکات دڵخۆشە بی. لە دایکبوون ئەبێ مناڵێکی تازە، ئیشێکی تازە، شتێکی تازە، خوێندنێکی تازە، خۆشەویستێکی تازە، ئەمە هێمنی و ئارامی بەردەوامی ئەبێ لەگەڵیا و هێمنی و بەردەوامی لە دواوەیە، هەست ئەەکەی ئەچیتە ژیانێکی تازە و دڵخۆشە بی. ئەوانەی کە ئیتر خزمێکت هەیە، کەسێکت هەیە پەیوەندیت هەیە لەگەڵ بورجی هەواییە یا شێرە یا لە ڕابردوو هەتبوو جیابوونەتەوە گەڕانەوە ئەبێ، ئەگەر خزمیت لەوانێ سوڵحتان بۆ بکەن لەسەر کێشەیەکتان هەبوو بێ خۆشەویست بێ ئەگەڕێتەوە، بەڵام سەرکەوتن دایمە بۆ تۆ بێ. ئەوانەی جاران زۆر مەسرەفیانە کرد دەستیان ناگرتەوە، یعنی تکایە دەست بگرنەوە، چکو جاران ژیاب و پارە هەبوو ئێستا زۆر کەمە. ئەوانەی پارەیان لێ بردووی تۆ لە دادگا شکاتیان لێکەی مافی خۆت بەدەستەهێنیتەوە و ئیتر میرات بێ پارە بێ شتێ بێ. کەسی بورجی کاوە ڕوبەڕووتە بێتەوە لە مانگا بێ بەدەڵنەدەن ئاگادار بە. بڕیاری خێرامێن ئەمانگە هەنگاوی بێ پلان مەکەن، شتەکانتانە حسابی بۆ بکەن. هەنێ لە ئێ کەسێک هەیە بڕوا پێ ناکە، ئەم کەسە بورجی ئاویە، تۆ ئەبێ بۆی پسەلمێنی کە تۆ ئەوت خۆشەوێ و تۆ ئەوت ئەوێ. چرخی بەخت بۆ ئێوەیە، کارما بۆ ئێوەی ئەم مانگە. لەم مانگە هەندێک لە ئێوە خاڵی لاوازی تۆ کەسێکی بورجی دیسکە،
ئیترەنگی کەسی کە خاڵی لاوازی چیە تۆ بەم کەسەوە سەرقاڵەبی ئەبێ بە کێشە بۆت. کەسێک هەیە ئەوێت تەداخلی ژیان تامکە لە خێزانەکەتە ئەتەوێت ژیانت تێکبا مەهێڵە. ئەوانەی مدمنن لەسەر مەشروب یا هەر شتێکی غەڵەت بێ زەرەری هەبێ وازی لێ بێنە. سحر و حەسوودی هەیە ئیتر بەخەوەی بینی خۆت بپارێزە لەمە بەڕوو لە خوا بکە و نێژ و دوعا بکە و ڕوقەی شەرعی بکە. بابەتی پارە و ئیش پێویستە خۆتی بۆ هیلا بکەی زیاتر. پارەکان سەرف مەکە لە شتی پڕوپوچە. هەوڵ بە گرنگی بەوە بە کە گوێ لە خەڵک بگری، گوێ لە نەسیحەت بگری، بە سەبر بە. یعنی هەندێک شت هەیە تۆ نایبینیت لەقەر یعنی بیر لە قسەکان بکە تۆ پێش ئەوەی ئەیکەیت دوایی بڕیار بە، چونکو ئەمە زۆر بۆ بەگرفت لە ژیانی بورجی کەوانە کەوا ئەزانێ هەر قسەی خۆی بیرکردنەوەکانی ڕاستە. نە زۆر جار ئەبێ گوێ لە خەڵک بگری و شتەکان زۆر باشە بن. سەبارەت بە بورجی گیسک بۆ مانگی هەشت کەسێک هەیە مارە ژەهراویە لە ژیان تا بیکەرە دەرەوە تکایە. هەنێ لە ئێوە لەوانەیە ئەوانەی کە سینگڵن بە تاوەتی داواکاری هەبێ بۆ زەواج ئەو کەسە بورجی ئاگریە. هاوسەرەکان کەسێک لە ڕابردوو ئەگەڕێتەوە ژیانتان تۆ ناتوانانی لەم کەسە دوو بکەیتەوە. ئەم پەیوەندیە لەوانەیە نهێنیش بوو بێ لەگەڵ بورجی شێرا بوو بێ ئەم کەسە. یعنی تۆ ژنی شت هەیە و کەسێک هەیە گەڕێتەوە ژیانە لە ڕابردووە بورجی شێرە پس پەیوەندەکەتان نهێنی واستانێنا بۆ ئەگەڕێنەوە. دوو کەس هەیە بۆ زەواج تۆ دوو دڵیت لە هەڵبژاردن کەسێکیان لە ڕابردووە کەسێکیان تازەیە تازەکەیان بورجیگایە. هەنێ لە ئێوە هاوسەرگیری بە قانونی و بە کللتوری ئەکان بە جوانێت نە مەحکەمە و شتەکەتان زۆر جوانە بێ. هەفتەی چوارەم قسە و باس و دەمەقاڵی و شەڕ ئەبێ لەگەڵ کەسێکە ئاگادار بن. یعنی ئەم کەسە ئیتر ناخۆشیەکات بەس ئێوە ئاگاداری قسەکانتان بن. هەندێک لە ئێوە بابەتی سەفەر ئەبێ بەڵام ئەمە بێ بتە هۆی کێشە لەگەڵ هاوسەرەکە یا بەرامبەرەکە و یا خۆشەویستەکە و تۆ بێ سەفەرکەی بەڵام ئەو ڕازی نییە. ئیتر ئەو سەفەرە بۆ ئیشی شەو خێریشی پێوەیە بەعزە شتێ جاری وایە تۆ قەنەعات بە بەرامبەرەکە و کە بڵێ مە خێری تیا و بیکە. ئافرەتەکان ئەگەر پەیوەندیتان هەیە لەگەڵ پیاوێکە و هاوسەریان خۆشەویستی هەیە تۆ کەسی سێمی ئەوە تۆ بڕیاری واسێنان ئەی سەر ڕایەوەی کە تۆ ئەو کەسە و زۆر خۆشەوێ. پیاوەکان ئەگەر تۆ هاوسەرت هەیە و خۆشەویستت هەیە ئەوە جیابنەوە ئازیە بێ لەگەڵ یەکێکیانە. هەنێ لە ئێوە ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ بورجی هەواییە و شەڕ و دەمەقاڵەیە بێ. کەسێک هەیە زۆر زیرەکە بەڵام یاریت پێەکە هەڵێ ئەخڵەتێنێ بە هەدیە بە قسەی خۆش ئاگاداری ئەم کەسە بە. نهێنەیەک هەیە ئێوە پێی نازانن لە پارە بێ لە ئیش بێ لە هەر شتێک بێ لە میراتی بێ کەسێکە شتێکی لێ شاردووی دێتەوە ئاگادار بە و بۆشت دەرەکەوێ و لەوانەیە شەڕیشتان بێ. لەم مانگەیە ئافرەتی بورجی ئاوی ئەبێ بە خاڵی هێز بۆ ئێوە بێ بە پاڵپشت و پشگیری ئێوە. ئەگەر ئێوە کەسێکتان خۆش ئەوێ هەستی خۆتی پێ بڵێ مەی شارەوە. ئەوانەی مناڵیان هەیە بیر لە مناڵەکانتان بکەن و پشتیان بگرن. لە خۆشەویستی مەترسن دڵتان بکەنەوە. ئاگاداری هەیە هاوڕێ خراپن ئەوانەی کە ئەو ئیدمانن یعنی هەنێ ئاوی هاوڕێ خراپەیە مدمینە لەسەر شتێک وازە چوونە دەرەوە بێنن وازە شتی خراپ بێنن لەگەڵ ئەمانە. کەسی ئەوانی کەسی سێم هەیە لە ژیانتانە ئاگادار بن کەشفە بن. ئافرەتێک هەیە ئەم کەس ئافرەتە یا دوو پشکە یا گیسکە یا بورجی ئاگریە ئەم کەسە شەیتانە ئەم ئافرەتە یا سحرەکە یا حەسوودێکی زۆر زۆری هەیە ئەم کەسە ئەبێ بلۆکی بکەی چکۆ ڕقی لێتە لەوانەیە خزم بێت و تەداخلی ژیانتانەکە کەسی سێمیشە زۆر خراپە یا هاوڕێتە غیرە لێکە نەسیحەتی غەڵەتت ئەکا ئێوە غەڵەت بکەیتەوە. لەم مانگە کۆتایی مانگ بە تایبەتی ئەگەر نامەیەکت بۆیەت ئیهمالی مەکە و گوێی لێ بگرە بە تایبەتی ئەگەر ئیمێڵ بێ شتێک بێ یا نامەیەک بۆیە سەبارەت بە کەسێک زانیاری تەیاتێ گوێی لێ بگرە و شەڕ مەکە بەس بشۆ کۆڵەرەوە لە شتەکان و ئیشەڵا شتەکان باشە بێ و سەرکەوتن بۆ تۆ بێ. سەبارەت بە بورجی سەتڵ بۆ مانگی هەشت ئەم مانگە پەیوەندیەک هەبوو کە بچڕا بوو ئەگەڕێتەوە ئەم پەیوەندیە نەمابوو بلۆک هەبوو بەس تۆ بەم بابەتە ئەشڵەژەیت کە تۆ پڕە بێ ئەم کەسە ئازاری یاوی لە ڕابردوو کەسێک هەیە ڕوون نییە زۆر معقەدە مەوزوعەکەی ژیانی ئالۆز کردویت نهێنی لێ شارێتەوە ناحی عاتفی بێ پارە بێ ئەم کەسە نایەوێت تۆ لە دەست بە بەس بەڵام بۆ چییە مەسلحەتی خۆیەتی ئەم کەسە ئەنانیۆ بۆ مەسلحەتی خۆیەتی بۆ خۆشەویستی نییە. هەنێ لە ئێوە کێشەی پارەتان هەیە هەفتەی یەکەم لە مانگی هەشتا کاریگەری لە سەر ژیانتانە بێ
يعني لە بڕیارەکانتان کاریگەری لەسەر کردووە زۆر مصرفن ئێوە زۆر مصرفن بورجی سەتڵ لەبەر ئەو کە پارەتانە بێ سەرفیەکەن لە ئەوەڵی مانگا دوای کێشەتانە بێ. هەفتەی سێم کەسانێک نزیک ئەبنەوە لێت بەڵام تۆ سینگڵی هەڵەبژێری ئەڵەی نامەوێ. ئازار و ئێشت وەرە ئەگری لە کەسێکە وەکو مارە دووبارەیەتەوە ژیان کەسی ڕابردووە زۆر لێزانێ ئەزانێت چۆن کاریگەری ئەبێ لەسرت ئەو کەسە بورجی هەواییە. هەفتەی چوارەم کەسی بورجی شێر ئەم کەسە پلەپایی هەیە یعنی کەسێکی مسەیترە کەسێکی بەهێزە تۆ ئیشی لەگەڵەکەیت عاجز ئەبی بەڵام دوای ئاش ئەبنەوە و ئیتر باوکە هەچ کەسێکە پێشتر عاجز بوون ئاژبوونەوە ئەبێ و ئیشەکەن. هەندی لە ئێوە کەسێک داوای خۆشەویستی ئەکات لێتان لە مانگەیە نازانم خۆشەویستەکان دەرگای لێ دامەخەن بەڵام کەسەکان تاقیکەنەوە هەواڵێکی خۆشتان بۆیە لە کەسی بورجی هەواییەوە ئیتر ئەو کەسە هەواڵە بۆ خۆشەویستیە بۆ هەر شتێکە. هەنێ لە ئێوە گەرسقەتان نییە لە شتێک هەست ئەەکەی نهێنی هەیە بە سەبر و تەحەمل بە لە شتەکان بکۆڵەرەوە تا ئیسپاتیەکەیت و اینجا و کەسە ڕوبەڕووی بەرەوە چکۆمە گرنگە. دوای 3 مانگی کە یان 3 هەفتەی کە شتەکان و ڕوون و ئاشکرابن بۆتان هەموو هینەهێنی شتەکان. بورجی شێر لە مانگەیە بۆ تۆ باشە بێ لە ئیش و شەراکەتە یا هاوسەرگیری. هەفتەی چوارەم شتەکان باش ئەبن نهێنی کەشفە بێ تۆ بەدڵە نابێ ئەم بابەتە یعنی بەس پەلەمەکە لە بڕیارەکەتە ئەگەر کەسێک بگەڕێتەوە بۆلات ئەوە مڕاقبەی بکە اینجا سقی پێ بکەرەوە چکۆ نهێنی زۆری هەیە ئەو کەسە بورجی ئاویە یا ئاگریە لەوانەیە کەسی سێم هەبێ لە ژیانیا و ئەو کەسە دوورە وڵاتە لەو شارە نییە کە ئێستا تۆی تایت بابەتی پارەش لێ شارێتەوە هیتریش. ئەگەر ئێوە بیر لە سیارەکڕینیان فرۆشتنیەکەی تۆ ئاگادار بە هەڵت نەخڵەتێنن چونکە تووشی شەڕ و دەمەقاڵێ ئەبی. کەسێک هەیە ئێوێ سمعات بشکێنن لەوانەیە پیاوی بورجی توڕابی بێ یان ئافرەتی بورجی ئاوی بێ قسەت لە دواوە ئەکەن فیتنەت بۆ ئەکەن غیرەت لێ ئەکەن حەسوودر ئاگادار بن ئەمانەیانێ زەرەر لێ بن. هەنێ لە ئێوە دەستکەوت یعنی چاوەڕوانی دەستکەوتێکن یعنی بەس لە کتوپڕ بۆتانە ئیتر لە عاتفی بێ لە پارە بێ لە ئیش بێ هەموو شتێ دەستکەوتی خۆی هەیە یعنی لەوانەیە بەکتوپڕی بۆتان بێ ئیشەڵڵا. هەنێ لە ئێوە پێویستت بەوەی کەسانی تازە بناسیت شارەزاییان لێوەربگری خبریان لێوەربگری زیرەکیان لێوەربگری. هەنێ لە ئێوە بابەتی دادگا ئاگادار بن ئیمزامەکەن بە بێ محامی شارەزا. هەنێ لە ئێوە کێشەتانەگەڵ بێ لەگەڵ کەسی بورجی ئاگری بەهۆی فیتنەیەکەوە کەسێ فیتنەیەکەکە بێ بە کێشە بۆتان ئاگادار بن ئەس کەسێک فیتنەیە قسەتان بۆ کالی بکۆڵنەوە و کەسەکە بەرامبەر ڕوبەڕوو بکەنەوە یان بەنامەیە بۆ دیەت باوەڕ بە هەموو کەسێمەکە ئاگادار بن بۆیش تووشی شەڕ نەبن چکۆ کەسانی کەوا ئەکەن فیتنەیەکەن ڕقیان لێتە و ئێوە لەگەڵ ئەو ئایلێ تێکگەن لەگەڵ هەچ کەسێکە ڕەفیقە ئێوە لە یەک بکەن بە قسە و بە فیتنە. هەنێ لە ئێوە پێویستە ئیش بکەیت زیاتر خۆهیلا بکەی بۆ پارە ئەگەر لە یەک هەڵبژە زیاتر هەیە لە ژیان تا بزانەکی هەڵەبژێری چونکە ڕابردوو زۆر تاڵ بوو بۆ ئێوە سەفەرێتە پێشتان بیکەن و زۆر باشە بێ ئیشەڵڵا هەموو شتەکان باشە بێت. سەبارەت بە بورجی نەهەنگ بۆ مانگی 8 دڵتان بکەنەوە بۆ وەرگرتن و پێشوازی لە کەسی تازە و شتی تازە. ئەم مانگی گۆڕانکاری گرنگە بێ سەفەر هاوسەرگیری ئیشی تازە کەسێک هەبوو لە سەفەر لە ژیانتا لە سەفەر ئەگەڕێتەوە ئەو کەسە بورجی هەواییە لەوانەیە بورجی دوانە بێ ئەم کەسە دوانەی ڕۆحی تۆیە ئیتر هاوسەرتە بەڵام دووربوون لە یەکتری و لە وڵاتەکەتان دووربوون یەکتریتان نەئەبینی بەڵام ئیشەڵڵا ئەگەڕێتەوە خۆشەویستەکانیشتان ئەگەڕێتەوە. هەفتەی دووەم بابەتی دادگا تۆچیتە دادگا بۆ ئێوە مافی خۆت بە قانون وەربگری ئەوانەی لە محکەمە ئیشەکان هەفتەی سێیەم ئەوراق و پلان ئیشی تیا ئەکەن لە هەفتەی سێمە یعنی سەرکەوتنی تایە ئیشەکانتان وردە و دەبڕێەوە چێ و لە هەفتەی سێمە ئەوانەی کە لە ئیشی قانونە ئیشەکەن محامیشتن سەرکەوتنی زۆرتیا ئەمانگە. هەندێک لە ئێوە پلانێکتان هەیە بۆ ئەوەی لەگەڵ کەسێکا جیابیتەوە و پەیوەندی بکەیت لەگەڵ کەسێکی ترە. هەنێ لە ئێوە کەسێک سەرسانتە بورجی تەرازووە هەفتەی سێم ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ کەسێکە کە مناقەشە ئەکەن بۆ یەکراکردنەوەی شتەکان ئیتر ئیش بێ خۆشەویستی بێ پارە بێ شتێ بێ تۆ سەر ئەکەوی قازانج بۆ تۆ بێ
100% يعني تۆڵی منەکاڵم تۆڵی دەلە دەتێنات و دەلە دە بۆ تۆی لە قازانجا. ئافرەتەکان پەیوەندی تازە ئەبێ لەگەڵ بورجی قرژاڵ یا دوانەیە ئاگری یا شێر. ئەم کەسە بەهێزە 3 بۆ 6 ساڵ لە خۆتان گەورەترە ئاوە بڕیارەکانی بەهێزە لەوانەیە مدیری بێ یا مەسئولی بێ کەسایەتێکی بەهێزی هەیە تۆ دڵخۆش ئەبی لەگەڵم کەسەیە زۆر مانگی هەش زۆر باشە بێ بۆ نەهنگ سەرکەوتن و دڵخۆشی تایە. تکایە ئەوەی ڕێز ناگرێ و قیمەت نازانێ بیکەرە دەرەوە لە ژیانت. ئەگەر تۆی ناوێت لەو شوێنە تۆش با لەو شوێنە ئەو کەسە نەمێنێ، بەڵام تۆش ئاگاداری قسەکانێ بە و قسەی ڕقمەکە بزانە چۆن قسە بەرامبەر خەڵکەکەی. هەموو هێز و توانەکانتان لە شوێنە سەرفکە لە یەک هەدەفە، لە یەک ئیشە، لە یەک شوێنە، یعنی لە خوێندنا یەک شت هەڵبژێرە بۆ کە یەک شت بێ قازانجی باشترە. مەڵێ ئەمە دووسێ ئیشەکەم و ئانە نە، یەک ئیش زۆر باشترە. گواستنەوە سەفەرە بێ لە مانگە، لەوانەیە کەسێکی بورجی شێر هەبێ لە سەفەر بگەڕێتەوە بۆلاتان. گۆڕانکاری لە ژیانتانە ئەبێ لە شوێنەکانتان، لە ئیشەکان، لە کەسەکان، لە پەیوەندی هاوسەرگیری لە هەموو شوێنەکە. ئەم مانگە گۆڕانکاری زۆری تایە. ئەوانەی بابەتی تەندروستی کێشەی هەیە سەفەر ئەکات عیلاجی باشی ئەبێ بۆ عنوانی بۆ عیلاجشن بۆ دەرەوە. کەسی سێم هەیە لە ژیانتانە کەسی ڕابردووە، تکایە واز لە کەسی سێم بێنە. خوێندن، دراسی تازە، ئیشی تازە، ئیشی دەستی ئەبێ پەرەی بێبی لە ئیشا زۆر باشە بێوانی هوەری دەستیان هەیە. ئەوانەی کەسی کاور هەیە لە ژیان تا گەڕانەوە ئەبێ، کەسێکی باشە لەوانەیە مناڵ بێ لە نێوانتانە یان یادگاری جوان هەبێ لە نێوانتانە گەڕانەوەی بێت و سوودتانە بێ. کەسێک هەیە پەیوەندی هەبوو لەگەڵ تۆ وازی هێناوە گەڕایە بۆ لای کەسی ڕابردوو. لە ئیشە یا لە پەیوەندیە ئاشبوونەوە ئەبێ لەگەڵ یەکێکە شەڕ بۆ لە ئیش بۆ یا لە خۆشەویستی ئاشبوونەوە ئەبێ و داوی لێبوردن و تەفاهم و چارەسەری کێشەکانە بێ. هەنێ لە ئێوە ناسینی کەسانی دەروی وڵات بەهۆی سوۆسیال میدیا و هەمووی ئەنجامی باشە کە چاوەڕێی کەسێکی یارمەتیت بە چاوەڕوان مەبە. چاوەڕوان یارمەتی کەس مەکە. ئەگەر تۆ چاوەڕوانی واز لەو چاوەڕوانەیە بێنە پشت بە خۆ بەستە و بە کەسی کە، چونکو ئەو کەسە نابێتە هۆی ئەوەی کە یارمەتیت با دوو شتەکانێ بۆ بکە. گەشبین مەبە بۆ کەسە. هەنێ لە ئێوە ئیشتان بۆیەت لەلایەن ئافرەتێک بەهێزم ئافرەتە لەوانەیە داوای شەراکەت بکە، بڵێ باشە و بیکە چونکو ئەم ئافرەتە زۆر زیرەکە یارمەتیت ئەیە. متمانەتان بە خۆتان هەبێ، خۆت بەکەم مەزانە، تەنازول مەکە، لە مافی خۆت خۆش مەبە و لە هەمان کاتیشا بەرامبەر کەسەکان باشە و مافی کەسیش مەخۆن و قسەکانتان نەرمکەن و شتەکان زۆر باشە بێ و هەر شاد بن.